کاتی زانکۆی ڕاپەڕین کە لە سێم ڕۆژی جەژن سەردانی زانکۆی کوردستانمان کرد لە سنە. زیاتریش بۆ ئەوە بوو ئێمە ئەو یادداشتنامەی یەکگەیشتنێکە لە نێوان ئێمە و زانکۆی کوردستانی سنە هەبوو کە پێشتر چاندێکیان هاتنە لای ئێمە 6/2016 ویسمانەوە کارا بکەینە و بیگۆڕین بەڕاستی بۆ گرێبەستێک. زیاتریش پەیوەندی بەوە هەبوو لە کۆلیژی کوشتەکاڵی خۆمان لەگەڵ کۆلیژی کوشتەکاڵی ئەوان وەکو دەستە خوشتێک تێکەڵیان بکەین بۆی سوود لە ئەزمون و لە مختبەرەکانی ئەوان وەرگین.